ژیانی منەکەی زۆری ئێستا ڕۆژگاری من ببینە. ئاسو حەیدەری دایک بووی بەغدام، خەڵکی هەولێرم، لە هەولێر لە دایک ژیاوم، ژیانم بەشێکی لێرە بردوتە سەر، بەشێکی لە دەرەوە، بەشێکی لەوان لە پێشمەرگایەتی و زیندانی بردوتە سەر. ئینتیبایەکەم بۆ هەولێر هەیە، ئینتیمایەکیشم بۆ جێگای کەشەیەک. بنەماڵەکەمان کتێبخانی لێ بووە، کتێبی لێ بووە. من لەوانەیە بە تەمەنی 13 ساڵی شاگرد بووم لە کتێبخانەیەک، ساڵی 80 کە دامەزرا تا 85. ئێستا و کتێبخانەیەش بە هەمان شێوە و بە هەمان ناومە دامان مەزراندوتەوە. لەوانەیە خەونەکەش لەو کاتەوە تا ئێستا کە 85 داخرا خەونی دووبارە دامەزرانەوەی هەبوو بێ لای ئەو کاتە خاڵم خاوەنی کتێبخانەکە بوو. لەو ساڵانەیە دوایی بڕیارمدا جارێکی تر ئەو کتێبخانەیە دامەزرێنمەوە. کتێبخانە تەنیا جێگایەک نەبێت تۆ بچێ ژوورەوە کتێبی لێ بکڕی بچێ دەرەوە. کتێبخانە دەبێت جێگایەک بێ بۆ وردبوونەوە لە ناوەڕۆکی کتێبەکان، بۆ مناقەشەکردنی بابەتەکانی ناو کتێبەکان، بۆ باسکردنی هەندێک ئەفکاری کە لە ناو کتێبەکانێ. تەنیا کتێبفرۆشی نییە. جا ماڵێکی ڕۆشنبیری دەبێت هەموو ئەوانەی تێدا بێ. ئمە هەوڵمانداوە لە پرۆژەکانی ژان ئێستا بەس تەنیامە کتێب نافرۆشین، ئەو پرۆژانی کە لەگەڵ دامەن مەزراندووە ئەو بەشانە پڕ دەکاتەوە کە پرۆسەی بەرهەمهێنانی ڕۆشنبیری تێدا بێت، تەنیا کتێبفرۆشی نێبێت. زۆربەی ئێوارەکان کارێکی هونەری یا ڕۆشنبیری یا سیاسی یان خوێندنەوەی کتێب یا مۆسیقا یا سینەما هەمان بێ. ئەوە تقریبان لە هەفتەی 6 ڕۆژ لەوانی 4 ڕۆژ 5 ڕۆژی کارێکی وا بکەین. یانەی سینەمامان هەیە، دانیشتنی شاعیرانمان هەیە هەفتانە دەکرێت، کۆڕی سیاسی جار بەجار دەکرێت زۆرنا، کۆڕی ڕۆشنبیری بە بەردەوام دەکرێت، جێڕانەوەی بیرەوەری نووسەران و ڕۆشنبیرانی بەشێکی زۆری تا ئێستا هەولێرە هیواداریم بتوانین شارەکانی کەش تێدا بێ. ئەوانە هەوڵدن ئێواران کارێکی ڕۆشنبیریان چاڵەکێکی تێدا بێت کە بەشێکی دیسان دەڵێمەوە ئەو جیهانی کتێب و جیهانی وشە و مێژووی کورد و مێژووی ئەو وڵاتە دەوڵەمەندتر بکە. خۆشبەختانە شێوەی ئەو کارە لە زیادبووندایە، ینی لە 1 و 2 سیان دەرچووە. ئێمە هەوڵ دەدەین ئەو کونجە کە تا ئێستاکە کەم تەرخەمی تێداکراوە یان کەم ئیشی لێکراوە ئەو کونجە پڕ بکەینەوە. دیسان دەڵێمە وەکو ماڵێکی ڕۆشنبیری کە باز لە فکر بکرێ، باز لە وشە بکرێ، باز لە ئەدەب بکرێ، باز لە مێژوو بکرێت. زیاترەوەوانە هەموو لەوانەیە لە زانکۆکان باز بکریان لە ناو کتێبەکان باز بکرێت. بەڵام گفتوگۆیەکانیش ئێواران زۆرجار لێرە خۆی جارش کە ڕەنگ دەداتەوە. ئەوە ئێمە لەوانەیە یەک بەشێک بی لە ئامانجەکانی ئێمە تەمان نەک هەر لە بواری نووسینیان بواری چاپکردنی کتێب. ئەو باسم کرد مۆسیقا لەوان بەشێکە لە ڕۆشنبیری و میلەتە، سینەما بەشێکە لە ڕۆشنبیری خەڵکانی ڕۆشنبیر کە پێویستە ئاگاداری بن. مە هەوڵ دەدەینە بوارانە هەمووی پڕ بکەینەوە. ئێرە ماڵە، گەورە ماڵە، ژین مەحاڵە بێتۆ هەولێر، چەند شیرینی گوڕوتینی شەکرتاڵە بێتۆ هەولێر، شاری جوانی و میهرەبانی تاجی شکۆی کوردستانی، خەندەهێنی دڵڕفێنی خەمڕەوێنی دڵم هەولێر. بە داخۆ تا ئێستاکە بابن لە ڕووی ئابوووریەوە کارێکی سەرکەوتوو نەبووە. کاری تێدا دەکەین، ئیشی بەرنامەمان بۆ داناوە، بەڵام تا ئێستاکە داهات ئەو مەسرەفێک کە لێ دەکرێن پڕی ناکاتەوە. بەڵام هەوڵ دەدەین لە پرۆژەکانی داهاتوومان لە کارەکانی داهاتوومان بە تایبەتی ئێستا سوشیال میدیا دەورێکی زۆری هەیە لە ناسانی هەر دەستگایەک هەر کارێک جا ڕۆشنبیری بیان ڕۆشنبیری نەبێ. هەوڵ دەدەین ئەو بارش پڕ بکەینەوە بەڵکو بتوانین داهاتەکەی خۆی پڕ بکات و بەردەوام بێ لە کارەکە. تۆ کتێبخانە ئاسایی لە ناو بازار دەبێت. ئێمە هەوڵماندا نەخێر لە ناو بازار بهینی ناو گەڕەکەکان ناو خەڵکەکە. لەوانەیە ئەوە یەک لە سەبەبەکان بێت تا ئێستاکە ئەو خەڵکە لێڕانە هاتوو بێتە ماڵێک لە ناو گەڕەکێک نەک لە ناو بازار. وەزارەتی ڕۆشنبیریش وەک وەزارەتەکانی کە لەو گرفتە ئابووری کە بە سەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەوانەیە لە هەمووان زیاتر ئەزیەتی خوارد بێ و کەمتر بودجێ لە بەردەست بێ بۆ کاری. بەڵام لە نزیکەوە کاری هاوبەش دەکەین و پرۆژەی هاوبەشیشمان هەیە و لە پشتگیریەکی بەردەوامیشدان چ لە دامەزرانی کتێبخانەکە و چ لە ئێستای کارەکانمان و هیوادارشین لە داهاتوو بتوانین چەندین پرۆژە هەیە ئێستا کە لە قسەکردندا هیواداری بتوانین
کارێکی باش پێکەوە بکەین.